ساڵتان لەبێت بینەرانی کورسات دوست من ئاڕۆتۆفیقم داڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. سەردانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ وەفدێکی پەرلەمانی بۆ کۆماری ئیسلامی ئێران دەرخەری ئەو ڕاستەیە کە عێراق و ئێران لەسەر ئاستی دوو وڵات دەیانەوێت پەیوەندیەکانیان بەرەو پێشەوە بەرن و ئەو ڕووداوانەشی کە لە ماوەکانی ڕابردوو لە وڵاتی سووریا تا ئارا و گۆڕانکاری گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاوان زۆربەی وڵاتان خۆیان بۆ ئەو گۆڕانکاریانە ئامادە کردووە و هەروەها شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ئەو ڕەوشەنەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووەتە ئاراوە و ڕێخستنەوەی پەیوەندیەکان لەسەر ئاستی باڵای دیبلۆماسی لە نێوان زۆرێک لە وڵاتانی ناوچەکە شێوازێکی نوێ و ئاراستەیەکی نوێ بەخۆوە بینێ. ئێران و عێراق کە هەمیشە هەژمونی ئێران زۆربەی کات زاڵ بۆ بەسەر پرۆسی سیاسی لە عێراق، پرۆسی حکومداری و دەوڵەتداری لە عێراق و لە ڕابردووشدا زۆرێک کە باز دەکرا هەژمونی ئێران بەسەر هەندێک لە گروپ و هێزە چەکدارەکان هەبوو کە لە عێراق بوون. ئەمە وای کردبوو ئەو گۆڕانکارانی کە لە سووریا و لە ناوچەکە هاتە ئاراوە تا ڕادێک عێراق و لەگەڵیشیا ئێران ترسێکیان لێ نیشتە بوو بەوەی کەم گۆڕانکاریانش بگاتەوە وڵاتانە. بەڵام ئێستا جۆرێک لە ڕێخستەوەی پەیوەندیەکان هەیە لەسەر ئاستی باڵا، جۆرێک لە مامەڵەکردنی ئێران هەیە لەسەر ئاستی سیادە و هەروەها پاراستنی سەروەری عێراق و دەداخل نەکردن لە هەندێک لە بابەتە ناوخۆیەکانی ئەم وڵاتە و عێراقیش مەبەستێتی ئەم پەیوەندیانە لەسەر ئاستێکی باش و دیبلۆماسی و دوو دراوسێ کە پەیوەندیەکانیان لەسەر ئاستێکی باڵا بێ دەوێت بێڵێتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و گرنگی و سەردانەی مەحموود مەشەدانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هاوکات چەند ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی لە فراکسیۆنە جیاوازەکان لەگەڵدا بوو بۆ ئێران لە چیدایە بە میوانداری زۆر بەڕێز کاکەری مەلاشکور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە بەغدا لەگەڵمانە. کاک مەلاکەریم سڵاوت دەبێ یعنی ئەوە سەردانێکتان ئەنجامدا لە ڕاوێەوە سەرچاوەکارمان دەمێکشە لەگەڵمان دیارنیت کاک مەلا ئەوە گلەی بێلێەوە. سەردانەکەتان بۆ ئێران لەسەر ئاستی باڵا بوو، ئێوە بەشێک بوون لەو سەردانەوە ئەندامی وەفدەکە بوون کە لەگەڵ مەحموود مەشەدانی چوو. حەزەکەم سەرەتا باسێک لەو سەردانە بکەیت دواتر دێنە سەر تەفاسیلی بابەتەکان. بەڵێ ئەم کاتتان باش گلەکەتانیش قبوڵە، بەڵام تۆزێ مەشغەڵەتی ئێرە بەغا هاتوچۆ و ئەرکەکان زیاترە بۆ یەکەمتر کاتمانە بێ، بەڵام من بەردەوام لەگەڵتانە بم. ماڵی خۆت دیارە وەفدێک زۆر سپاس دیارە وەفدێک بە سۆرەکایەتی بە ڕێز مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمان و جگە لە سەرۆکی پەرلەمان 8 ئەندام پەرلەمانی تر و تیمێک لەگەڵ خۆی لە ڕۆژانی 2، 3 و 4 ئەم مانگە سەردانی جمهوری ئیسلامی ئێرانمان کرد. ئەو سەردانە جێگای بایەخی هەم بڵێن وڵاتی عێراق بوو، هەمیش جێگای بایەخی وڵاتی ئێران بوو کە وەفدێکی باڵا و ئێمە بەرپرسە باڵەکانمان بینی، هەم بڵێن سەرۆکی ئەنجومەنی شورای ئیسلامی جەنابی قالیبافمان بینی و هەم سەرۆک کۆمارمان بینی و سەرۆکی بڵێن سوڵتەی دادوەریمان بینی و بەڕێز عەلی لاریجانیمان بینی و بەڕێز کەماڵ خەرازیمان بینی کە مستەشارە لە پەیوەندیەکانی دەرەوە. یعنی 5 دانیشتنی زۆر گرنگ و قسەکردن لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ یا لەسەر چەند تەوەرێکی گرنگ کە تەوەری یەکەم بڵێن پەیوەندی نێوان هەردوو وڵات عێراق و ئێران، تەوەری دووەم پەیوەندی ئابووریەکان، دوایی پەیوەندیە ئەمنیەکان، دوایی کۆمەڵێک بابەتی تر و ئەخیرەنیش لە هەموو کۆبنەوەکانە قسە لەسەر پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی ڕێی ئەم دوو وڵاتە پێکەوە چی بێت. کاک مەلاکەریم ئێران هەمومان نەزانی ینی وڵاتێکە وڵاتێکی ینی باڵادەسە لە ناوچەکەدا و وڵاتی شێرێمایەتی گرنگە و هەژمونی بەسەر زۆرێک لە وڵاتانی ناوچەکە هەبووە لە نێویاندا عێراق. ئێستا کە دوای گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەمانی ڕژێمەکەی بەشار ئەسەد و تا ڕادەیەک ینی کەوتنی غەزە و نەمانی سەرکردەکانی حەماس دەوێ و هەروەها کەوتنی حیزبوڵا و نەمانی سەرکردەکانی حیزبوڵا
ئەوەی کە باز دەکرێت هەژمونی ئێران و ڕۆڵی ئێران لە ناوچەکە بەگشتی بەرەو لاوازیە ڕات. ئێران دوای ئەوەی کە ئەم لاوازیە لە هەژمونەکەی بەدیەکرێت لە بابەتی ناوچەکە و ئەو سیاسەتی کە لە هەرێمایەتی بۆ لە ڕابردوو، ئێوە لەم سەردانەدا چیتان بەدیگرت؟ ئێران دەیەوێت لە دوای ڕووداوەکانی سووریا مامەڵەیەکی چۆم کار لە ڕووی دیبلۆماسیەت، لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەکانی هەرێمایەتیەکانی بە دیاریکراوی لەگەڵ عێراق. بەڵێ لە ڕاستیە عێراقێکی لەو دەوڵەتانەیە کە جمهوری ئیسلامی گرنگی زۆری پێوە زۆر قسە کرا لەسەر پەیوەندی نێوان ئێمە ئەوان. من دوایە چمە سەر پەیوەندی ئیقلیمیەکان کە ڕەئیمان پێکەوە لەسەر دەوروبەرچیە، لەسەر پەیوەندی ئەوەی ئێمە تێبینیمان کرد لەسەر پەیوەندی نێوان عێراق لەگەڵ وڵاتی ئێرانە جێگای گرنگی ئەوان بوو کە ئێمە کۆمەڵێک خاڵی هاوبەشمان پێکەوە هەیە و سنوورێکی دوور درێژمان هەیە و لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دینی و لە چەندین ڕووی تر ئێمە پەیوەندی باش لە نێوانمانە هەیە، لە نێوان هەردوو وڵاتە هەیە. پێویستە ئەو پەیوەندیانە جەخلەوە کرایەوە کە ئەو پەیوەندیانە گرنگی باشی پێ بدرێ و ئەو پەیوەندیانە پەرەی پێ بدرێ. ئەمە یەکێک لە خاڵەکان. ئەوەی من تێبینیم کرد خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە یعنی پرەنسیپی مەبدەئی دراوسێتی باش لەگەڵ دەوڵەتی ئێران بپارێزین. تاکید لەوە کرایەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێ خاکی عێراق، یعنی خاکی عێراق، خاکی وڵاتی ئێمە، ئاسمانی عێراق، ئاوە هەرێمەتیەکانی عێراق بەکار بهێنرێ بۆ دوشمنایەتی لەسەر ئێران لە هیچ ڕوویەکەوە و بە هیچ شێوەیەک بەکار نەهێنرێ. ئەو شێکێ لەو خاڵانە بوو کە گرنگی پێدرا و قسەی زۆری لەسەر کرا و دواتر ئەوەی جێگەی تێبینی من بوو کە قسەی لەسەر کرا لە ڕاستیە لە هاتنی بەڕێز سەرۆک کۆمار لە مانگی نوێی ساڵی ڕابردوو و دواتریش لە کۆتایی مانگی 12 یاوە بزانم لە دەڕۆژی یەکەمی مانگی 12 بوو وەزیری خارجی ئێران هاتە عێراق، کۆمەڵێک ڕێککەوتن و لێک تێگەیشتن مۆر کراوە. ئەوان زۆر بە تایبەتی جەنابی سەرۆک کۆمار زۆر تەرکیزی لەسەر جێبەجێکردنی ئەو لێک تێگەیشتنانە بوو. جگەر لەوەی کە پەیوەندی دووقۆڵەکان ئەوەی کە باسمان کرد ئەبێ پەرەی پێ بدرێ و ئەبێ باش بکرێ و ئەبێ وەکو دوو دەوڵەتی زۆر دراوسێ ئێمە مامەڵە بکەین. بەڵام ئەو لێک تێگەیشتنانە کە لە سێمانی ئەخیری ساڵی ڕابردووە هەم بە هاتنی سەرۆک کۆماری ئێران هەم بە هاتنی وەزیری خارجیە ئیمزا کراوە، جێی بایەخێوان بوو. ئەو لێک تێگەیشتانە کە ئێران ینی جێی بایەخێتی و دەیەوێ ینی بە دوواداچوونی بۆ بکاو دەیەوێ خاڵەکانی نێو ئەو ڕێکەوتن نام و لێک تێگەیشتانە جێبەجێ بکرێ لە نێوان هەردوو وڵات، ینی بە دیاریکرای خۆی لە چیا بینێتەوە بابەتی ئەمنی هەیە لە نێو ڕێکەوتنانەدا. بە تایبەتی ئێمە زانین ینی ئێستا کاتی هاتنی دۆناڵد ترامپ بۆ سەرحکوم ینی هەڕەشێکی زۆر هەیە لە بابەتی میلیشیا و گروپ و هێزە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراقدا، چۆم خاڵە زۆر تەشیدی لەکرێتەوە. ئێوە لەم سەردانەیە چیتان بەدی کرد بۆ ئەم بابەتە؟ ینی بە دوای ڕێکەوتنە ئەمنیەکانەوەی ئێران کە جێبەجێکا لەگەڵ عێراق و یەکێک لە خاڵەکانی ئەم بابەتە بێ؟ لە خاڵەکان لەو چواردە خاڵە لەو چواردە خاڵەی لێک تێگەیشتنە و ڕێککەوتنە بابەتی ئەمنیتیان نییە، بەڵام بابەتی ئەمنی لە جێگایەکی تر ئاماژەی پێدراوە. بابەتی ئەمنی یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانە کە ئەوان تەرکیزیان لەسەر بوو، دیارە پێشتر قسەی لەسەر کراوە، بەڵام لە چوارچێوەی ئەو یادداشتە کە چواردە خاڵە لەو چوارچێوەیان نەهاتووە. ئەوە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی ترۆیە کە کات بوو ئەچینە سەری قسەی لەسەرەکەین، بەڵام خاڵ بە خاڵ ئەچینە سەری و قسەی لەسەرەکەین. بەڵام ئەوەی کە هەیە کە بڵێن دۆسیەی ئەمنی یەکێک لە دۆسیە گرنگەکان بوو، ئاماژەیان بەوە کرد کە لە ساڵی ڕابردووە مستەشاری بڵێن ئاسایشی نەتەوەی لە عێراق، مستەشاری ئەمنی قەومی چووەتە ئێران و چەند کۆبوونەوەیەک کراوە. ئیتیفاق لەسەر ئەوە کراوە کە نابێت ڕێگا بدرێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاکی لە وڵاتی عێراقەوە لە خاکی عێراقەوە هێرش بکاتە سەر بڵێن ئێران و ئیتیفاق لەسەر ئەوە کراوە، ڕێکەوتن لەسەرەوە کراوە ئەو هێزانە کە هێزی چەک مەبەستیان خاشی هەرێمی کوردستانە، چکە ومانە زانانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاشی هەرێمی کوردستان بەڵێ سەرانسەر
بەڵێ سەران سەر خاچی عێراق و قسە لەسەرەوە کرا کە پۆلیسی ئیتیحادی یا پۆلیسی سنوور ئەو سنوورانە ئەپارێزێت و ڕێگا نادرێ بڵێن لەوێەوە هێرش بکرێتە سەر خاکی ئێران و لە بەرامبەرە بڵێن ئێمە هەموەکو عێراقیەکان قسە لەسەر ئەوە هەبوو یا باز لەوە کرابوو کە لێرە و لەوێ دزە بە خەڵکی بیانیە کرێ بۆ ئەوەی بێتە ناو خاکی عێراق بە تایبەتی جنسیەی پاکستانی و ئەوانە لێرە و لەوێ گیراوە کە دزەی پێکراوە لە ناو خاکی ئێرانەوە بۆ بێتە ناو خاکی عێراق ئەمانە و کۆمەڵێک بابەتی تری ئەمنی لە نێوان هەردوو وڵاتە بە تایبەتی لەم دیوی لەو دیوی سنوور و مادەی هۆشبەر و ئەوانە کە لە مەلەفە ئەمنیەکانە لە دۆسیە ئەمنیەکانە قسەی لەسەر کرا و قسە لەسەرەوە کرا کە بە بڵێن سەرپەرشتی وەزیری ناوخۆی عێراق چەند مؤتەمەرێک بەسراوە بۆ وڵاتانی دراوسێی عێراق و جگە لەوانیش بۆ میسر و ئوردون و ئەوانە بۆ نەیەشتنی یا بربەست لێکردنی مادەی هۆشبەر و قەڵاچۆکردنی مادەی هۆشبەر لە نێوان وڵاتانە ئەوش لە چوارچێوەی مەلەفی ئەمنیە لە چوارچێوەی دۆسیەی ئەمنیە قسەی لەسەر کراوە تەرکیزیان لەسەر ئەوە بۆ ڕێگە نەدرێت لە خاکی عێراقەوە بە درێژایی خاکی عێراق ئەو شریتە حدودیەی کە هەیە هێزی ئۆپۆسیۆن لەوێن نەمێنێت و ببرێتە جێگای تر بۆ ئەوەی نەبنە مای مەترسی و لە ناو خاکی عێراقەوە هێرش نەکەنە سەر خاکی ئێران. زۆر باشە وڵای خاڵک ئەمەوە کە لەسەری بۆستم چکە خۆ دەزانی کاگ ینی مەلاکەریم ئەوەی کە بابەتی ینی چۆنەڵی ئەو گروپ و میلیشیا چەکدارانەیە کە لە عێراقدا هەن و هەمیشە هەڕەشە بوون بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا تاوان ئەمە ئەمریکا نەیشاردوتەوە دۆناڵد ترامپی ژەمەی نەشاردوتەوە دەڵێ ئێمە ئەم بابەتە کۆتایی پێێنین لە عێراق ینی ئەمەش دەستێکی دیکەی ئێرانە لە عێراق ئەمە کۆتایی پێێنین و عێراقیش نەیشاردوتەوە کە مەترسیشی گەورە هەیە لە بەرژەوەندەکانی ئەدرێت بە هۆکاری ئەوەی کە ئەم میلیشیانی سەر بە ئێران لە بەرژەوەندەکانی ئەمریکادەن ئەم بابەتە بەلای ئێرانەوە تا چەند گرنگ بوو ئێران دەیەوێت دەستبەرداری ئەم میلیشیا و گروپە چەکدارانە بێت لە عێراق بۆەوەی کە هەم عێراقی دراوسەی کە ینی بەرژۆندێکی زۆری هەیە لەگەڵیا وە هەژمونێکی زۆری بەسەرەوە هەیە زەرمەند نەبێ بە هۆکاریەوەی کە ئەمریکا هێرشی نەکاتە سەر و هەم خۆشی ینی پریشکە و هێرشی بەرنەکەوێت. بەڵێ ئێران بە شێوەیەک قسەکرا لەسەرەوە بابەتانە بەڵام ئەو جارێکی تر تاکید لەوە کردووە کە دەوڵەتانی ئەوەی پێڵێن محوەری مقاومە سەرکەوتنیان بەدەستێناوە و نابێت ئەو محوەری مقاومە پشتگوێ بخرێت و ئەبێ پەرەی پێ بدرێ و شتەکانیان باسە کرد کە سەرکەوتنی گەورە لە غەزە و سەرکەوتنی گەورە لە لوبنان بەدەساتووە ئەو خۆڕاگریەی کە لە ماوەی نزیکەی 15 مانگە یا زیاترە کە شەڕ بووە لەوێ و هەر بەڕوونی وتیان نەیان شاردەوتیان ئەوە شەڕی ئەمریکا بووە لەگەڵ ئەو جەماعەتانە و ئەوان لەوێوە ئیدارەی شەڕەکەیان داوە و دوای ئەوە کە مەویست بوونە لەوە هەروە ئاماژەیان پێکرد کە ئیسرائیل وەکو ئەدەواتێک وەکو ئەداتێک وەکو وەسیلەیەک بەکارهێنراوە بۆ ئەو شەڕانەوە ئیلا ئامانجی گەورەتر لە پشت ئەو مۆزوعانەوە هەیە و جارێکی تر تاکیدیان لەوە کردو کە دووەلی ئەوەی پێڵێن دووەلی مقاومە محوەری مقاومە گرنگی پێ بدرێ و جارێکی تر گرنگیەکی باش بە و بابەتە بدرێت. وڵای گەرۆ بیکردنەوەی ئەوان بێ بەخوا عێراقی ئاچێکاک بەلاکەریم وایەندا چکە بەڕاستی ئەنی هەڕەشەکانی ترام زۆر خراپە بۆ سەر عێراق و بە تایبەتیش ینی بابەتێکی دیکی زۆر گرنگ یعنی خۆجەنابشت لە من باشترە زانیت ینی عمقێکی بازرگانی و تیجاری و دارایی گرنگ لە نێوان ئێران و عێراقیشا هەیە و لە ماوەکانی ڕابردوو خۆ دەزانی ینی ئەمریکا چەندین بانک و چەندین بابەتی لایەنی دارایی لە عێراق سپۆلیسی ڕەشەوە بە حکمەوەی کە لە عێراقەوە دۆلاری ئەمریکی زەپێکێ بۆ ئێران ئەمەش خاڵێکە کە ترامپ نەیشاردوتەوە لەمەش کۆتایی پێێنم لەم بابەتەیە بە حەقە دەگەر ئێران بەم شێوازە سەیری گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکانی سووریا گۆڕانکاریەکانی لوبنان و فەڵەستین کات و بە سەرکەوتنیشی ئاوەها گەورەی ببینێت پێدوانی ئەمە خەتەر بێ بۆ سەر ینی بە حەقەت سەروەری عێراق لە داهاتوودا یا خودکەوتنی و حکوومەتی کە هەیە سە بە حەقەت
سەبارەت بە سووریا چینە سەری ڕێی ئەوان چی بوو ئێمەشی قسەما کرد لەسەر بابەتی سووریا سەبارەت بە مەلەفی ئابووریش ئێمە هەم لەسەر دۆسیەی ئابووری هاوە هەم لەسەر دۆسیەی سنووری نێوان هەردوو لاش قسەمان کرد لەسەر دۆسیەی ئابووری نێوان هەردوو لا دیارە لەوێش بڵێن چۆنەڵێ یعنی تەبادولی تیجاری لە نێوان هەردوو وڵاتە تا حەجمێکی گەورە هەیە و قسە لەسەرەوە کرا کە پێویستە پەرەی پێ بدرێ و قەرزی بڵێن دەوڵەتی جمهوری ئیسلامی لەسەر عێراقەیە هی غاز هی کارەبا و هی ئێمەش کۆمەڵی قەرزمان هی وەزارەتی ئیتیساڵات و ئەوانە لەسەر ئەوان هەیە قسە لەسەر ئەو بابەتە کرا و قسە لەسەرەوە کرا کە پەیوەندی ئابووری نێوان هەردوو وڵات پەیوەندیەکی گرنگە و ئەبێ پەرەی پێ بدرێ. باڵێ زۆر باشە کەواتە ینی بابینە سەر بابەتی سووریا ینی خۆ دەزانی ئێران لە ئێستادا ینی بەرژۆندەکانی لە سووریادا نەماوە ئەو هەژمونەی کە هەی بوو و ئەو باڵادەسی کە هەی بوو و ئەو هێزەی کە هەی بوو لە وڵاتەدا ئەمانە بە کۆتا هاتووە هیچ ینی ئاماژەیەکتان بەدی کرد لەوەی کە ئێران چۆن ئەڕوانێتە ئەم دۆخەنوێی کە لە سووریا هاتۆتە ئاراوە و دەیەوێت ینی لە ڕێگەی عێراقەوە چکە عێراق تا ڕادەیەک پەیوەندیشی باشتری هەیەسە لەگەڵ حکوومەتی نوێی سووریا چۆن دەیەوێت لە ڕێگەی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی نوێی سووریا ئاسایی بکاتەوە و نوێنەرایەتی خۆی لەوێ بکاتەوە دەیەوێت لە چ ڕێگەیەکەوە بگەڕێتەوە بۆ سووریا هیچتان بەدی کرد؟ لەلای ئەوان لە ڕاستیە ئەو حکوومەتە و ئەو دەسڵاتەی کە ئێستا لە سووریا هاتوۆتە ئاراوە ئەوەی من تێبینیم کرد جێگای بڵێن ڕاڕایی و دوودڵی ئەوانە تا ئێستا شتەکان لایەن ڕوون نییە ئایا ئەم وڵاتە بەرەوکوێ چییە و ئایا ئەم وڵاتە چۆنە گیرسێتەوە لە ڕاستیە ئەوان باسی ئەوەیانە کرد ئەگەر هەیە سێ سیناریۆ لە سووریا ڕوو بدات سیناریۆ یەکەم ئەوەیە ئەم وڵاتە بەرە و فەوزا و ئەوانە بڕواوە ئاژاوەی گێڕی و ئەوانە لە وڵاتەکە ڕووبگە وڵاتەکە بەرە و فەوزایەکی گەورە بڕوا و سیناریۆی دووەم لە لای ئەوان ئەگەر هەیە کە ئەم وڵاتە بەرە و دابەشکردن بڕوا و پارچە پارچە بێ ئەم وڵاتە و ئەگەری سێمیشەوەیە ئەم وڵاتە ئارامی و ئیستقرارێت بە خۆیە ببینێ ئەوان خۆیان ئامادە کردووە بۆ هەموو ئەگەرەکان خۆیان بۆ ئامادە کردووە کە بە قسەی خۆشیان ئەوان پشگیری لەواکەن هەرچەنە ئەوان پەیوەندیان تا ئێستا ئاسایی نییە لەگەڵ ئەو دەسڵاتە تازەی کە ئێستا لە سووریا هاتوۆتە ئاراوە بەڵام ئەوان لەگەڵ ئەوە پشگیری لە خاڵی ئەخیرەکەن کە ئارامی لەم وڵاتە ئیستقرارێت لە وڵاتە بێتە ئاراوە بۆ ئەوەی نەبێتە مایەی مەترسی و ترسی ئەوەیان هەیە بە قسەی خۆیان ئەگەر نائارامی لەم وڵاتە ڕووبگا و ئەگەر فەوزا لەم وڵاتە ڕووبگا جارێکی تر تیرۆستانی داعش لەوێ دەست بگرنە سەر هەندێک شوێنە و بنە مایەی مەترسی بۆ عێراق و بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ بەرژەوەندەکانی ئێرانیش هەر لەو چارچەوەیە بەڕێز مەحموود مەشادانی لە دوو یا لە سێ لە دانیشتنەکان تەرحی ئەوەی کرد وتی من تەرحی ئەوەکەم من پشگیری لەواکەم یا تەبەنی ئەوە ئەەکەم کۆنگرەیەکی گەورە بۆ چەند وڵاتێک لەم دەوروبەرە ببەسترێت لەوانە عێراق و ئێرانی تیابێ و پێشنیاری کرد ئوردون و میسریشی تیابێ پێشنیاری کرد تورکیایشی تیابێ بەڵام ئەوان تۆزێک متەرەدد بوون تۆزێک دوودڵ بن لەوەی کە تورکیا ئەوە قبوڵەکە لەو مؤتەمەرە لەو کۆنگرەیە بەشداری بکە بۆی ئەم وڵاتانەی دەوروبەرە پێکەوە قسە بکەن لەسەر دۆخی ئێستای سووریا و بیانەوێ بە ئاقارێکە بەرن کە کێشە بۆ وڵاتەکانی دەوروبەر دروست نەبێ و نەهێڵن نائارامی یا دوو سیناریۆکەی تر کە هەم فەوزایە و هەم دابەشبوونی وڵاتی سووریایە بەڕێی ئەوان کە سووریایەکێ لە وڵاتە گرنگەکانە و مەوقعێکی جغرافی گرنگی هەیە لە دابەشبوونی ئەو وڵاتە یا لە دروستبوونی فەوزا لە وڵاتە هەموو زیان و زەرەری گەوراکەین بۆیە ئەوە پێشنیاری بەڕێز مەحموود مەشەدانی بوو کە ئێمە وەکو عێراق یا جەنابی کە پێشنیاری ئەو بوو کۆنگرەیەکی لەو شێوەیە ببەسترێت بۆ ئەوەی ئەم وڵاتانە ڕۆڵیان هەبێت لەوەی کە
سووریا کاریگەریشیان هەیە سووریا بەرەو ئیستقرارێت و بەرەو ئارامی و ئەوانە بڕاوە نەبێتە مایەی کێشە بۆ وڵاتانی دەوروبەر. سەخۆی هەر بڕیارەیان لە داهاتوویشی نزیکە کۆنگرەی وڵاتانی عەرەبی لە عێراق ببەسرێ بۆ بابەتی سووریا و یعنی وڵاتانە بەشدارە بن. یعنی عێراق ناخوازێ ئێران لەم ڕۆ وەکو میوانێک بەشدار بێت چکە یعنی ئەویش لایەنێکی معنی بۆ بە کێشەی سووریا و هەژمون و هێزی سەربازی خۆی کە چەندین ساڵە لە وڵاتە هەبوو ئێستا نەیماوە و وەکو جەنابیش ئاماژەت پێدانی ئێران چەند ئەگەرێکی داناوە بۆ ئەو وڵاتەوە ئەگەر لە داهاتوار ئەگەرێکیان ڕووبا یعنی ئێران دەیەوێت لە یەشێ لە پەنجەرە و لە دەرگاکانەوە خۆی بکاتەوە بە بابەتی سووریادا. ئێران وەکو باسمان کرد لە ڕاستیە زۆر بە گرنگیەوە چاوەڕێی بۆچوونی ئێمەیانە کرد بۆچوونی ئەو وەفدەیانە کرد و بە تایبەتی سەرۆکی پەرلەمان دوایش ئەندامانی پەرلەمان و ڕامان چییە ئێمە و دۆخەکە بەرەو کوێ چیە و دۆخی سووریا لە داهاتوە بەرەو چیە چێ بەڵام ئەوان بۆ خۆیان دیراسەیان هەیە و بۆ خۆیان چاودێری وەزعەکەکەن زۆر بەوردی چاودێری وەزعەکەکەن و لەسەر ئەو سیناریۆیانە بۆ هەر سێ سیناریۆکە خۆیانیان ئامادە کردووە. ئێوەکو وەفدی پەرلەمانی عێراق و چکە لەسەر ئاستی باڵا بوو سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی سەرۆکایەتی وەفدەکەی کردووە و زۆرێک لە فراکسیۆنەکان بەشدار بوون. ئێوە گلەی عێراق و عێراقیەکانتان گەیاندە ئێران بەوەی کە ینی تا ڕادەیەک لە دوایەوەی کە ئێستا ترامپ دەست بەکار بۆتەوە و هەمیشە ینی بینێکی باشی نەبوو لەگەڵ بابەتی عێراق و ئێراندا چکە هەمووی یەکسەر پێش دەست بەکاربوونی و لە دوای دەست بەکاربوونیشی هەڕەشەکانی ینی ئاراسی ئێران کردو لە بابەتی ئەتۆم و ئاراسی عێراقیشی کردو لە بابەتی تەهریبی دۆلار و کۆمەڵێک بابەتی دیکە کە پەیوەندی هەیە بە ئێرانەوە. ئێوە داوەتەن لە ئێران کرد لەسەر ئاستی باڵای پەرلەمانی کە دەخاڵەتی زۆر نەکات لە بابەتی عێراقدا و هەژمونی خۆی تا ڕادەیە کەم کاتەوە لەسەر بابەتی عێراق. لە دۆسیەی ئابووریە کۆمەڵێک بابەت باسکرا بەڵام بە دەقیقی نەچووینە سەرەوە بابەتە و هەر پەیوەست بەو بابەتە ئەمڕۆ ترامپ بڕیارێکی دەرکردووە پێشتر غازی ئێرانی ئەگەیشتە عێراق بۆ ئەوەی وێزگە کارەبایەکان ئیش بکاوە ڕێگەی درابوو و پێشتر چۆنەڵێی ڕێگە درابوو بەوە تا ڕادەیە چکە هەمومان نەزانین ئێران گەمارۆیەکی ئابووری لەسرە بەڵام لە فترەی ڕابردووە ڕێگە درابوو بەوە کە غازی ئێرانی بێت و ئێمە بەکاری بێنین بۆ وێزگە کارەبایەکان. ئەمڕۆ لە یەکەم لە یەکێ لەو بڕیارانە کە مایەی بڵین تا ڕادەیە نیگەرانی بێ لەوانەیە بۆ ئێمە کێشەی کارەبامان بۆ دروستکە ئەوە بڕیاریدا و ئەکید یعنی بێ ئەوە بگەڕێنەوە یا بێ ئەوە بگەڕێنەوە بۆ ئێران بۆ جۆرەشتانە ئەوە نەتوانن تا ڕادەیە ئەو دۆلارەی کە بۆ بەنقی مەرکەزی عێراقی ئەنێردرێت و ئەم هەنگاوەی کە ئیمڕۆ ترامپ نایەتی لەو مەجالەیە ئێمە ئەمڕۆ لە کۆبنەوە بووین لە لجنەی نەزاهە کە وەزیری کارەبامان لابوو بڕیارەکە لە تۆڕە کۆمەڵایەتیان بڵاو کرایەوە وەزیری کارەبا پێی تێکچوو وەوتی ئەمە مایەی کێشەی گەورەیە بۆ ئێمە بۆیە بەو شێوەیە ئەوان نتوانن ئەمریکیەکان بەو شێوەیە ئەتوانن بێ ئەوە ئێمە گلەی لە دەوڵەتی ئێران بکەین یا بێ ئەوە ئێمە گلەی لەوە بکەین کاوان تەدەخل نەکەن لەو بوارانە دەستێوەردان نەکەن ئەمریکا و دەوڵەتە زلهێزەکان ئەتوانن ئەوانە جێبەجێ بکەن و ئەتوانن بەو شێوەیەی کە ئیمڕۆ ڕوویدا و سەرۆکی ئەمریکا بڕیاریدا جارێکی تر ڕێگە نەدرێت بە هێنانی غازی ئێران بۆ ئەوەی وێزگە کارەبایەکانی عێراق سوودی لێ ببینێ ئەوە یەکێک لەوانەیە جێبەجێکردنی ئەو گەمارۆیە کە لەسەر ئێرانە هی بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ هیچ شتێک بۆ ئێران. بیزەبەت ئەمە ینی بڕینی شادەماری ئابووری ئێرانە کە سوودێکی گەورە بینێ لە هەم دۆلاری ئەمریکی لە عێراقدا هەم ینی ئەو داهاتی کە لە عێراقەوە دەسیەکەوێ ئێران داهاتێکی ینی گەورەیە کە ساڵانە ینی ڕێژەیەکی زۆری پارەی عێراقە چێ بۆ ئێران لەو ڕێگەیەوە. کاک مەلاکەریم ینی بابەتێکی دیکە کە ئەمێ لەگەڵ جەنابەت ئاماژەی پێبین ینی بابەتی ئەوەی کە ئێستا ینی عێراق تا ڕادەیەک بۆتە
محوەرێکی هەرێمایەتی لە دوایەوەی کە هەژمونی ئێران لە ناوچەکەدا کەم بۆتەوە. عێراق خەریکە دەبێتە وڵاتێکی محوەری و بەشێک لە چارەسەرکردنی و کێشانی کە هەیە لە ناوچەکەدا و لە هەرێمایەتی و تا ڕادەیەکی ژیانی عێراق لە ڕابردوو بینیمان و لە ئێستش کۆمەڵی هەنگاو هەیە کە دەیەوێت نێوەنگیر بێت لە نێوان ئێران و ئەمریکا بۆ بابەتی چارەسەرکردنی کێشەی ئەتۆمی. ئێران ئەمڕۆ لێ عراقی پێ خۆشە لە ڕوویەوەی کە عراق بارزتر بێت لە ناوچەکە و بتوانێت ڕۆڵێکی هەرێمایەتی بژێڕێ و ڕۆڵێکی نێودەوڵەتیشی هەبێ بۆ چارەسەرکردنی بە تایبەتی کێشەی ئەتۆمی کە ئێستا ئەمریکا لەسەر هێڵە و سوورە لەسەرەوەی کە دەبێ ئێران خاوەنی چەشی ئەتۆم نەبێ. بەڵێ ئەوەی تێبینیمان کرد یا ئەوەی قسەی لەسەرکرا نەک لە کۆبنەوەیکی ڕسمی بەڵام لە کۆبنەوەیکی بڵێن جانبی قسەی لەسەرکرا لە یەکێک لە دانیشتنەکانە ئەوەیە کە ئێستا گفتوگۆیەک هەیە لە نێوان ئێران و ئەمریکا و عێراق وەکو وڵاتێکی گەورە لە ناوچەکە و وەکو وڵاتێک کە قورسایی خۆی هەیە و لە ڕێگای بەڕێز وەزیری دەرەوەی عێراقەوە هەنگاو نراوە بۆ ئەو جۆرە شتانە و ئیش لەسەرەوە کرێ کە پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە ناوچەکە ئاسایی بکرێتەوە یا بە جۆرێک لە جۆرەکان نێوەندگیریەک هەیە کە عێراق لە ڕێگای وەزارەتی دەرەوەوە ئەو نێوەندگیریەکەوە ئەکید بە پێی ئەوانەیش کە ئەوەی کە ئێمە گوێمان لێبوو ئێرانەکانیش پیان خۆشە. زۆر باشە. با بینە سەر بابەتێکی دیکە کە پەیوەندی هەیە بە ناوخۆی عێراقەوە. عێراق ئێوە لەسەر ئاستی پەرلەمانی چی ئەبێنن لە بابەتی ئامادەکاریەکانی عێراق بۆ ئەوەی کە مامەڵەیەکی دروست بکات لە ناوخۆی خۆیدا لەگەڵ بابەتی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا، چونکە ئەمریکا ینی لە ڕابردوودا هێزێکی زۆری سەربازی هەبوو لە عێراق و کۆمەڵێک ڕاوێژکاری گەورەی هەبوو و گەورەترین بنکەی سەربازیشی هەبوو لە عێراقدا بەڕاستی و کۆمەڵێک لایەنی عێراقی هەبوون کە داوایان نەکرد کە ئەمریکا هەژمونی خۆی کەم بکاتەوە و هێزە سەربازەکانی کەم بکاتەوە و ینی بتوانێت خاوەن سەروەری خۆی بێ. عێراق خۆی ئامادە کردووە بۆ بابەتی مامەڵەیەشی دروست لەسەر ئاسی دیبلۆماسی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیداری دۆناڵد ترامپ. کاک مەلاکەریم لە ڕاستیە عێراق پەیوەندیەکانی عێراق دوو لایەنەیە وەکو باسمان کرد و ئاماژەمان پێکرد سنوورێکی دوور و درێژی لەگەڵ ئێران هەیە و عیلاقەیەکی فراوانی لەگەڵ ئێران هەیە و لە هەمان کاتە دوای چوونی چەندین جار بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا و دوای تاکیدکردنەوە لەوەی کە ئەبێ ئەوەی پێڵێن بڵێن گروپە چەکدارەکان فەسایلی موسەلاح ئەوانە هەڵۆشێتەوە و ئەوانە نەمێنێ و لەگەڵ ئەوەشە عێراق تاکید لەوە ئەکاتەوە هەندێک بڵێن هەندێک گروپ لە عێراق تاکید لەواکەنەوە کە هێزی چەکداری بیانی و تایبەتی هێزی ئەمریکا لەسەر خاکی عێراق نەمێنێ هەرچەنە لە ڕابردووە تاکید لەوە کراوەتەوە لە چەند مانگی ڕابردووە و چەندین دانیشتن کراوە کە مەهام و ئەرکی هێزی هاوپەیمانان و بە تەحدید هێزی ئەمریکا لە ئەوەی کە هێزی شەڕ و هێزی قیتالیەوە گۆڕاوە بۆ ڕاوێژ و بۆ تەمرین و تەدریب و ئەوانە بە هێزە عێراقیەکان بەڵام لەوە ناچێت لە ڕاستیە من بە خوێنینەوەی خۆم لەوە ناچێت بە ئاسانی ئەو هێزانە لە خاکی عێراق بکشێنەوە و هەرچەنە فشاری شەیە هەندێک گروپ لە ناو خاکی عێراق هەندێک لایەن تا ڕادەیە لەوانەیە فشاریان دروست کردبێ بۆ ئەوەی ئەو هێزانە بە تەواوی لەسەر خاکی عێراق نەمێنن بەڵام من وایە ئەبینم لە ماوەی دواییدا ئەلەم فترانە بە تایبەتی لە دووسێ مانگی ڕابردووە ئەوانەش هاتبێتە سەر ئەو ڕایەی کە ئەم هێزانە هێشتا بوونیان پێویستە لە ناو خاکی عێراقا و بە نەمانی ئەم هێزانە لە ناو خاکی عێراق ئێمە تووشی کێشەی گەورە ئەبین و تەنانەت ئەگەری ئەوە هەیە لە ڕووی ئابووریشەوە عێراق زەربەیەکی کوشندە بخواوە دواییش لە ڕووی سەربازی ئەوانەوە هێشتا ڕاستە هێزە عێراقیەکان پۆشتە کراون و تەدریبی باش دراون و هێزی باشن بەڵام ئاسمانی عێراق هێشتا پارێزراو نییە بەو شێوەیە کە یا عێراقیەکان هێزی ئاسمانی عێراقی ناتوانێت ئاسمانی عێراق بپارێزێت و هێشتا هێزە عێراقیەکان هی ئەوە نین بە باشی ئەرز و ئاسمانی عێراق پارێزن بۆیە من ئەوەی کە ئەیبینم لێرە و لەوێ
قەناعەتێک دروست بووە مانی ئەو هێزانە هەرچەندێ بڕیار وا بوو لە کۆتایی ساڵی 2025 بەشێ باشیان بکشێنەوە، بەڵام هێشتا من وایە ئەبینم خەریکە قەناعەتێ دروستە بێت کە ئەو هێزانە لەسەر خاکی عێراق بمێننەوە. کاگە مەلاکەریم بابەتی کورد و هەرێمی کوردستان لە پەیوەندیەکانی وەسەردانەکەی ئێوە بۆ ئێران چی بوو؟ لە چ محوەرێکا بوو، لە چ ئاسێکا بوو؟ هەرێمی کوردستان چۆن ئەبینێ ئێران بەڕاستی؟ ئەوەی لەسەر هەرێمی کوردستان قسە کرا تەنها لای جەنابی سەرۆک کۆمار بوو کە ئێمە دوو کوردەوێ بووین و قسەمان لەگەڵ کردووە کەزانی ئێمە کوردین، ئاماژەی بەوەش کرد وتی ئەوەی کە هەیە لە ڕاستیە ئێمە کە هاتووینە سەردانی هەرێمی کوردستانیشمان کردووە و لەگەڵ ئەوانیشا کۆمەڵێک ڕێککەوتن و لێک تێگەیشتنەیە ئومێدەوارین ئێوە پشتیوان بن و هەوڵی جددی بدرێ بۆ ئەوەی ئەو ڕێککەوتنانە لەگەڵ هەرێمی کوردستانی چۆن لەگەڵ دەوڵەتی ئیتیحادی پشتیوانمان بن بۆ جێبەجێکردنی بە هەمان شێوەش کە ئەوەش بۆ ئێمە گرنگی هەیە و سنوورێکی بەرفراوانمان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە، ئێوە پشتیوان بن بۆ ئەوەی لێک تێگەیشتن و ڕێککەوتنەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. باشە، ئەجندای ینی کاری داهاتووی ئێوە وەکو ینی وەفدێکی پەرلەمانی کە سەردانی ئێرانتان کردووە یاخود وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق هیچ سەردانێکی دیکەی ینی هەرێمایەتی هەیە بە تایبەتی بۆ وڵاتی تورکیاش کە تورکیاش وڵاتێکی گرنگە ینی بەنسبەت عێراقەوە هەمیشە عێراقیش ینی تەماشای تورکیای کردووە بە دراوسەیەکی گرنگ، بەڵام زۆر جار بەرژەوەندەکانی ینی هەردوو لە بەرزی و نزمی تێکەوتووە یاخود هەندێک جار تورکیا نەگەندێک جار زۆربەی کات و تەنانەت ئێستاش سنووری خاچی عێراق و هەرێمی کوردستانی بەزاندووە، هێرشی سەربازی ئەنجامداوە، هێرشی درۆنی ئەنجامداوە. هیچ ئەجندایەکی سەردانی داهاتووی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکەکەی هەیە بۆ هیچ وڵاتێکی دراوسێ؟ لە ڕاستیە تورکیاشێکی لە دەوڵەتە گەورەکانی ناوچەکەیە و پەیوەندی عێراقیش لەگەڵ تورکیا بە هەمان شێوە بۆ خۆی هەورازن و شێوی بەخۆی بینێ فعلەن وایە و بەرزی و نزمی بەخۆی بینیە. من لە ڕاستیە ئاگاداری ئەوە نیم کە بەرنامە هەبێ بۆ ئەوە یا بڵێن وەفدێکی پەرلەمانی سەردانی تورکیا بکە، بەڵام ئەوە زەرورە، ئەو وەفدە پەرلەمانیە زەرورە سەردانی ئەوێ بکە و زەرورە ئێمە پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا وەکو وڵاتێکی دراوسێ و دوایش بەزاندنی خاکی عێراق و هاتنی هێزی ئەوان و داگیرکردنی پانتایەکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەوەشە جێگای ئەوەیە کە وەفدێکی پەرلەمانی عێراق بچێت و لەسەر ئەو بابەتانە و لەسەر پەیوەندی ئێمە لە نێوان ئەوانە قسەی لەسەر بکرێ، بەڵام من ئاگادار نیم ئەو وەفدە قسەی لەسەر کرابێت. زۆر باشە کاگە مەلاکەریم، تەڵە من هیچم نەمەوە ناشمەلەوە زیاتر ماندوو بکەم، ئەگەر هەر شتێک من نەمتوانی بێ یانی درشی پێ بکەم و بیکەم پرسیار بۆ بەڕێزە توانی خۆت لە کۆتاییە ئاماژەی پێ بدەی وەکو دواپەیان فەرموو. ئەوەی کە قسەمان لەسەر نەکرد لە ڕاستیە سنووری نێوان دیاریکردنی سنووری نێوان هەردوولا کە سنووری بڵێن ئەرزی و ئاوی نێوان هەردوو لاشکە کۆمەڵێک کێشەی هەیە، ئەم لە شەتەل عەرەب کۆمەڵێک کێشە هەیە کە بڵێن دەوڵەتی ئێران تەجاوزی کردووە بۆ ناو ئاوی هەرێمایەتی عێراق و هەم سنووریش دیاری نەکراوە کە جێگای بایەخی ئێمە بووە بە جددی قسەمان لەسەر کرد پێویستە زوو بە زوو لجان ئامادە بکرێت، لجان تەشکیل بکرێت، پێک بهێنرێت بۆ ئەوەی سنوور دیاری بکرێت. چکە قسەکان لەسەر ئەوە بوو کە ئێمە جگە لەو پەیوەندیە باشە کە هەیمانە کۆمەڵێک بابەت هەیە هێشتا بە هەڵپەسێراوی ماوەتەوە ئەبێتە مایەی ئاڵۆزی نێوان هەردوو وڵات ئەگەر چارەسەر نەکرێکی لەوانە دیاریکردنی سنوورە. بۆیە لەسەر سنووریش ئێمە قسەمان هەبوو و لەسەر ئەوە وەستاین کە دەوڵەتی ئێران سنووری ئاوی عێراقی بەزاندووە لە شەتەل عەرەب و لە چەند جێگایەکی تر پێویستە ئەوەش جارێکی تر دیراسە بکرێ و لێجان تەشکیل بکرێ و بگەڕێنێتەوە شوێن خۆی و سنووری ئێمە هەم لە ئاوە هەم لە ئەرزیش لە نێوان ئێمە و دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانە دیاری بکرێت. وەڵا لەسەر ئەو سنوورە شتێکم بیرکەوتۆ تخوا بامەشکەم بە پرسیارێک، چکە بابەتی کۆمەڵێک بیرەنەوت هەیە لەو سنوورەی بەسڕە کە ینی لە بینی عێراق و ئێرانە هەیە، ینی ئەمریکا بە تایبەت یا لەسەرەوەش قسەی کردو ئەڵێ ئەو بیرەنەوتانە کە ینی مشتەرەکە و ڕێگەکەی زیاتر لە عێراقایە
ئێران لەو دیۆ نەوتی لێ دەرێنێ و ئەفرۆشێت و پارەکە شێوا بۆ خۆی ئەم گلێشتان نەگەیان بەڵێ ئەمە قسەی لەسەر نەکرا بەڵام بەعام قسە لەسەر ئەوە کرا کە سنوور دیاری